ئەگەر با بڵێن ئێمە تەماشای بکەین پاشخانە مێژوویەکەی وای کردووە ناسنامەی ئەم شارە لە ئێستادا بمێنێتەوە. شاری کۆیە لە ئێستادا با بڵێن بنکەیەکی ئابووری پێشکەوتو نییە بە بەراورد لەگەڵ شارە گەورەکانی وەکو سلێمانی و هەولێر و کەرکووک و دۆهۆک. بۆیشە ئەگەر ئێمە ئەم ناسنامەی ئەم شارە بە تایبەتی شوێنەوەرەکان و مێژوەکەی جارێکی تر ئاوا زیندوو نەکەینەوە، ئاوا نەکەینەوە بابەت و هەروەها وەکو پرۆژەیەکی ئابووری گەشتیاری مامەڵی لەگەڵدا نەکەین، بەداخەوە ناسنامەی شارەکە بەرەبەرە درزی تێدەکەوێت و ئەو ڕەونەقەی کە لە سەدەکانی پێشووتر هەیبووە لە دەستی دەدا. بۆیشە ئەگەر زانکۆ بەشدار دەبێت لەمە ڕێکمە بەستمان ئەوەیە کە ناسنامەی کولتوری شارەکە جارێکی تر زیندوو بکرێتەوە و کۆیە ئەو پێگەی کە پێشتر هەیبووە ئەم جارە لەسەر بەژیان لەسەر ئەم کولتورە مێژوویەی خۆیدا جارێکی تر پێگەی خۆی نوێ بکاتەوە. لە ناوچە شوێنەوەرەکان لە هەموو کوردستان وەکو پێویست نەپارێزراون لە ڕاستیدا، تەنانەت لە زۆر شوێندا تا ئێستا بەدەست دارمان و داڕوخانەوە دەناڵێنن. ئەم وەرکشۆپی ئێمە ڕێک لەسەر ئەوەیە کە قشلەی کۆیە لە مەترسیدایە. ئێمە دەمانەوێت کۆمەڵێک پێشنیار بخەینە ڕووکە ئەمە هەر قشلەژ نییە لە ڕاستیدا، تۆ تەنمەشای شوێنەوەرەکانی کۆی بکەیت بەشێکی زۆری داڕوخاوە داڕماوە. لەبەرەوە ئەمە پێویستی بەوەیە کە عەقڵیەتێکی سیاسی و کارگێڕی ئەوتۆمان هەبێ کە تێبگات بەبێ ئەم پاشخانە کولتوری و شارستانی و شوێنەواریە ئێمە لە ئێستادا لە نەنگی لە کەسێتیماندا دەبێت لەوە تێبگەن کە شوێنەوار بەقەت پرۆژەکانی تر گرنگە بۆ ئەوەی ببێتە بەشێک لە پرۆژە استراتیجیەکانی ئەم وڵاتە. ئەو خانەیەش تەبەن قاچەقیان دەینا وراغشتوان دەینا لێرانە جێورا غشتووە بوو. شەو ژنەکان لەسەرەوە دەنووسن، پیاوەکان لە لاشی دەنووسن، ژنەکە لە لاشی پیاوەکانی لە لاشی. شەو ڕۆژێرە ڕیخ وراغشتووە بوو، قاچاقی دنیایان دەینا ئێرانە. ئارێوە ئێزاسی ڕووخا و تێکچووە زۆری نەتوێت نەدیت زۆری تێکچووە. ئەرێ وەڵڵا سوودی کولە کۆنە بوو. شەو ڕۆژ 200 وراغی لێ بوو بەخوای بێزگە لە قاچاق شتوان دەینا هۆدەکان دان دەینا. ئەدی کو لە سەری نەبوو. هەرولا ژیانی 50 کەسی لەسەر هۆدەی بووە. قاچاقی دنیا لە مەغریب لە قەراژێ دایانێنە، لە ئێران دایانێنە، لە بەغدا بێنە هەموو لە هۆدەکان جێ دوور و دوێژێ دەشارنەوە. پێم خۆش بە هەمویان نوێ کردبەوە. وایە تو بەرەوبەر هۆدە بوو، هەموو هۆدە بوو، نەدیێ ئێستا هۆدەی بازە هۆدەی دیارە. شاری کۆیەکە لە شارە دێرینەکانی ناوچەکە کە خاوەنی چەندین شوێنەوەریە کە ئەوانیش جیاوازن کە خۆیان دەبینەوە لە قەڵای سەربازی و مزگەوت و کڵێسا و ئاش و ئاشی ئاو و ئاشی ئاگر و خانووی ئاسایی کە ئێمە لە شاری کۆیە نزیکەی 85 خانوو پۆینتی شوێنی کە لە پووری تۆمار کراوە کە لەو ژمارەیەش زۆر زیاترە، بەڵام تەنیا ئەوەندەیان لە لای ئێمە تۆمار کراوە. بەڵام لەو 85 پۆینتە 4 پۆینتیان خۆماڵە کراوە. هەر بە کاروانسەرای کۆیە ئێمە دەرخستەما و بۆ حازر کردووە و پێشکەشمان کردیە بە وزارەتی شارەوانی و بەرزکرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئیشاڵا و داوامان لە قونسوڵخانەکان بە تایبەتی قونسوڵخەی ئەمریکا و قونسوڵخانەی ئەڵمانیا و چەندین ڕێکخراوی مەدەنی داوامان کردووە، چکە خۆ دەزانی کەتی شوێنەوە هەر کەرتێکی گرنگە. ئێمە جگە لە حکوومەت هانامان لۆ کەرتە تایبەتەکانیش هەر بردێت تا هاوکاریمان بکەن، بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ ئاوڕەشیان لێ نەدایتینەوە و زۆربەی خانوەکانشمان زۆربەی شوێنەکە لە پووریەکە
کارەکانمان بەرەو لە ناو چوون دەچنکەن ژمارەیەکی زۆریشیان لە ناو چوون بەهۆی بارانەوە ئەگەر ئاوڕێکی جددیان لێ نەدرێتەوە لەوانەیە لە چەند ساڵی داهاتوو لەو ژمارە زۆر زیاتریش هەردا ڕوخێ و ئاسەواریشی نەمینێ ژەنی بکەینەوە چکە قشلەی کۆیە دیوارەکانی لە سێ لاوەلار بوویتەوە. نەخشە ڕێگایەکمان هەیە پلانێکمان هەیە چۆنیەتی پاراستنی ئەو شارەکە لە پوریانە بەڵام بەڕاستی یعنی ئەوە بجێکی ئێزگار زۆر ینی ئەگەر بە ملیار دۆلار پێویست دەکا کە قەربۆی خاونەکانیان بکرێتەوە و هەروها نۆژەم بکرێنەوە لەبەر ئەوە پێویستی بەوە هەیە کە مەکو ئاماژەم پێدا لە ینی ئەوەی خەڵکی تریش بێت بەتایبەتی ئەوانەی کە ساحیبی خانووەکە لە پوریەکان و بیناکە لە پوریەکان ئەوانش ئێمە بێن هاوکارمان بێن لە نۆژانکردنەوەی وڵای خۆیان بجێک تەرخام بکەن بۆ پاراستنیان چونکە ئەوە مێژووی باب و باپیرانی خۆیانە پێش ئەوەی ئیگەل و نەتەوەکەیان بێت بەهۆی ئەو کۆڤید 19 کە لە 2019 لە 2020ەوە یعنی توش ئەوە بووین نەتوانرایانی ئەوە جێبەجێ بکرێت ئەگەنا ئێمە ینی پلانی ئامادەمان هەیە بە هەموو شتەکان ئەوەی لە پلانماندایە بەڕاستی مەسەن ئەوە قشەی خۆی ئێستا وەرکشۆپی بۆ ئەنجام درراوە واروها بەپێی ئەو بجێ دەستشمان دەکەوێت ئەو کاروان سەراخ خانەی کۆی قەدیم و هەندێک خانووی تریشن کە پێویستیان بە هەندێک نۆژەنکردنەوە پاراستن هەیە.